من ناومریە ئەنوەر عومەرە دانیشتووی شاری هەولێرم. ئێمە زیاتر پەیوەندیمانەیە بە کەرستەی بیناسازی، لە کەرستەی بیناسازیش عەدادی شێرمانە و سەندویچ پەنەڵە و بۆڕیۆ ئەو شتانەیە زیاتر پێک دێ کەسابەتەکەی ئێمە. ئەو کەلوپەلانەی لێرە دەیفرۆشین کەلوپەلەکان زۆرن، نەوعیەتیشی زۆرە، مەسەلەن زیاتر ئێرانیە، تورکیە، رووسیا، سینیە. ئەو کەلوپەلانێک کە لێرە ڕەواجی هەبی ئێمە دەتوانین بهێنین بە هەموو نەوعێک. بەس زیاتر ئێستا کە ئەو کەلوپەلانەی کە لێرە هەیە 165 تورکی و ئێرانیە لەبەرەوەی حدودەکانمان لێ نێزیکە، شتەکانمان ڕاستەوخۆ دەگاتە دەست 6 ڕۆژ 5 ڕۆژ 7 ڕۆژ دەگاتە دەستمان. لە سینیش هەردەینین بەس 2 مانگ 3 مانگ تقریبان پێی دەچی. لێرەش گۆڕانکاری لە سعردا هەیە ڕۆژانە، ناتوانین لێ بینین، ئەگەنا احتیمالیە سعری سین زۆر باشتر بی لەو دوو شوێنێکی ئێمە لێی دەین. زیاتر ئەو شێلمانەی ئێستا ئەمە ئەو شتانێک کە دەکەین شێلمانە، شێلمان لە بۆ بینایەت بەکاردێ. ئێستا ئەو بینایەتانەی دروست دەکرێن بە سەندویچ پەنەڵ بە شێلمان 2 تابق، زیاتر ئەو خەرکە بەکاردێنی بینای دروست ناکە. مەسەلەن ئەگەر دروستی بکە دقات 12 قات 15 قات لە چەمەندۆ لە کۆنکریت بەکاردێنی، ئەوەی مە هەمووی زیاتر لە بۆ 2 قات و 3 قاتی بەکاردێ. هەموو ئیشەی پێ دەکرێت کاری ئاسنگەری زاویەیە بەکاردێ لە بۆ ئەو مەشروعانە لە بۆ سەردەرکە و پەنجەرە و شتی وایە، شێلمانە بەکاردێ لە بۆ قاعات و لە بۆ هۆڵی مناسەبات و لە بۆ هەموو ئیشێک بەکاردێت. تقریبەن ئێستا لە سەبەی بەقووەتر ئەو کەرستەی کە ئێمە هەیتمان بە نسبەت سەرفیات. پێشی 2006 وەڵام لە کماری مامە بووم، یعنی مەسەڵەن برین لە ساری 2006 تا 2009 پێکەوە شەریک بووین. هەینێ ئاسنی نوێ نەبوو. ئێستا ئاسنی نوێ هەیە بەویست خۆت داوا دەکەی، ئەگە سەبر بگری بە 2 مانگ چ ئاسنەکەت بوێ لەسەر تەڵەبی خۆت دەگاتە دەستمان. بەس ئێستا زیاتری هەموو ئاسنەکان و پێداویستی لە بازار هەیە کە ئەتوو بتەوێ بیکەی. ئەگەر هەر شتێکیش بتەوێ بیکەی لەسەر مەسەلەن برین تەڵەبی خۆت دەبی سەبر بگری هەتا ئەو مەوادانە دێن ئەگەر لە بازاری مەوجود نەبن. مەوادی نوێش هەموو شتی هەیە، ئێستا ئاسانکاریەکی زۆر کرایە. سەعری ئاسنی زۆر بەرز بووە. مەسەلەن ساری 2020 هەتا مانجی هەفتەنی ئاسنی بە 700 دۆلاری بوو. ئەو سار تقریبا مانجی هەفت کە ڕۆی مەسەلەن برینەوە 2021 کە تێدا ئەمە قسەی دەکەین، مانجی هەفت مانجی 6 هەتا 1400 دۆلار ڕۆی. ئێستا هاتووە 1150 دۆلار و 1100 دۆلاری. ئاسن زۆر بەرز بووە، بۆی بازارەکەمان زۆر نزم بووە. خەڵک چاوەڕێی زیاترەوە دەکات سعرەکان بێتە خوارەوە. ئەوەی کە مەشروعەکەشی وەرگرتیە و دەبێت تەواویکە گران هەرسان دەبێت ئیشەکە بەڕێ بکرێت. ئیشەکەمان نەوەستاوە، بە 170 ئیشەکەمان دابەزیوە. بەڕاستی ئێمە عەز دەکەین مەعمەلەکانی ناوخۆمان بە قووەتربی پێگەیان بەهێزتربی. ئەم بەخۆم شەخسەکەم زیاتر مەعمەلی ناوەخۆ بەکاردێنم، ئەشیاکەی دێنم دەفرۆشم. شتەکان هەمان مەوادە لە تورکیا لە مەسەلەن لە ئیرانە لەکوێ بەکاری دینی دەینی دەیفرۆشی، هەمان ئەو مەوادێک کە لە دەرەوە دەیهێنی. ئەمن زیاتر 100% عەز دەکەم شتی ناوەخۆ بەکاربێ، هیچ مەوادێک هاوردە نەکرێ. ئەوەی کە لە داخیلی هەیە پێم خۆشە بەکاربێ، بۆ خۆمان ئیستیفادەمانەیە. لە مەعمەل ئەوانەی لە مەعمەلن 6-7 نەفەرە ئیستیفادەی دەکا، کە ئێمە دەینی نێرە 20 نەفەرین ئیستیفادەی دەکەن. ئەو عەدادێکە ئیش دەکا ئیستیفادە دەکا، مەوادەکە هەرزانترە و بگرە باشترە، وەزنی باشترە. زیاتر لە جنوب ئەو شتانە بێسەروبەریە، گومرگ نادرێ، ئەو خەرکانە لەوێ واستە زیاترە. ئەگەر نا سیستەم و مەسەلەن حساباتی گومرجی دیارە ئەو مەوادە 35 دۆلارە ئەوەیان 100 دۆلارە، ئیمەش بابەتی تێدایە. پلێتمانێ زاویەمانێ شێلمانمانێ 35 دۆلارە، بەس بۆڕیمانەیە 146 دۆلارە 147 دۆلارە. ئەو شتانە ئەمە ئێستا لە داخیلی دەکرینەوە، ئەومان پێ ناخۆشە. ئەوەی کە عەدادە و پێویستی پێیە بەدر عەز دەکەین بیدەینێ، ئەمەش پشتگیریان دەکەین. هەر ئەمە بە خۆمان لێرە هاوکاریان دەکەین. بێگومان هەرچەندی پێگەی کورد لە جنوب بەعام بە قووەت بی باشترە، لەبەرەوەی باشترە
دەتوانی قسەیان لەگەر بکەی دەتوانی ئەو شتانێکی ئەمە پێویستمانە یعنی ڕابگەینین ئەگەر ئەوانش بە دروستی ڕابگەینن یعنی ئەمە بە خۆمان کێشەمانەبی دەبیهانە لە بۆ چێ بین لە بۆ ئەندام پەرلەمانەکان ببین برین کاکە و کێشەمانەیە ئەومانەیە زۆریشمان ڕاگەیاندیە بەسە تاالعان نەگەینە ئەنجام بەس ئیشاءڵڵا دەگەینە ئەنجام لە هەر بژارنی داهات و ئیشاءڵڵا پێگەی کورد بەهێزتر دەبی بەو هیوایەن خەرک دەنگ بدا بچێ بەرەو سندوقی دەنگدان بەو نوعی بچی بەرەو دەنگدان بە متمەئینەوە دەنگ بدا بەو کەسێک کە دەیەوێ هەری بژێت من عەز دەکەم هەموو تاکێکی کورد بچی دەنگ بدا یعنی دەنگ بە چێ دەدا با دەنگ بدا ئەلمیم ئەو دەنگانە نەفەوتێن یعنی هەر چەندی تاچی کورد دەنجی زیاد بی بۆ ئێمە باشە بۆ عام باشە یعنی بۆ ئێمە شەخسینا بۆ عام باشە نام کامەران تەحسینە 20 ساڵە لەو معاملەی دەکەم کوڕی معاملەکەیمە تا 5 ساڵ لێرە هیچ دەکەین وەستایەکم نەگەرە براوە ناوی کاروانە وەستایەکم نەگەرە ناوی ئازادە وەستایەکم نەگەرە ناوی عەقیلە هیچیان 15-20 ساڵ کەمتر نییە بەیەکەوە هیچ دەکەین ئێرە کارگەی ڕێمەرکردنی سلێندر و کرنگە ئەگە سلێندری سیارەی بخورێت سیارەکە دووکەر دەکا ڕوونی کەم دەکا و ئەگەر کەرنگەکە ئایبی بینی دەنجی مەکینەکەی ناخۆش دەبی لە کاتی گەرمکردن لە کاتی ڕوونی خراپ لەو کاتێ سلێندەر دەخورێ بەڕوونی خراپ بنزینی خراپ لە کاتی گەرمکردن سایق دایمەن ئەگەداری سیارەکەی باشە بنزینی باشێکە ڕوونی باشێکە زەخم نەکاتە سیارەکەی ئەگەداری بە هەماوەیان نەسی لەو کاتانە مەشینە ئەزیەت دەخوا ڕایمەلکردن مەکینە لە بیدایەتی بۆ خۆی ستەندەرا گەردێ بە نوێتی داری یەکەم لە کەرەنگ دەفتەدا دەفتە 20 هەتا چلی هەیە لە سلێندری داری یەکەم بۆ خۆی ستەندەرە دەفتە 20 دوایی دەفتە چل لە سلێندر دوور لە کاتی ڕایمەرکردن دەڕوە لە ئستەندەر بۆ 20 لە 20 زۆ چل کەرەنگوانیە لە ئستەندەر دا 20 30 چل ئەوایە ئامێری گرایندەرمان هەیە کەرەنگی چرخ دەکا سێ گرایندەرمان هەیە کەرەنگ چرخکردن و ڕایمەرمان هەیە لاین بۆرینگمان هەیە بەگن تۆڕنەمان هەیە یەکی قۆڵە بەگن دەکا هەرێکێکی خۆی دەکە ڕایمەر سلندری دەکا گرایندەر کەرەنگی چرخ دەکا جیازێکمان هەیە پێی دەڵێن بەگن تۆڕنا دووکی قۆڵە بەگنی تێ ڕایمەر دەکرێت دەنگدان لەسەر هەمومان پێویستە بێزی دەبێ بچین هەمومان دەنگ بدەین لەبەرەوەی کوردین و پێویستمان لەبەرەوەی کوردین دەی بچین دەنگ بدەین داوا لە ملەتی کوردەکەم لە ڕۆژی دەنگدان هەموو بچن دەنگ بدە لە پێناوی کوردستان